سڵاوتان لەبێت و داوەسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. بە پیزانیاریەکان لە کۆنگرەی پێنجەم یەکێتیدا هاوڕە شێخدارۆ دەبێتە لە پرسراوی دەستگای دارایی یەکێتی لە شوێنی شێخ ئەحمەدینۆکان. هاوڕە شێخدارۆ کەسێکە لە شاری سلێمانی بەوە ناسراوە دەست دەخاتە بازار و کار و کاسبی خەڵک و خاڵە سنووریەکانەوە بۆ گیرفانی حیزب. لەقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی سلێمانی ڕایانگەیاند کە دوای ئەوەی سیانزەی ئەم مانگە بایکۆتی دەیەمیان بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە ڕاگەیاند بڕیاریان داوە کە بۆ ماوەیەکی کاتی بایکۆت بشکێنن. عیرفان عەلی عەبدوڵعەزیز ڕابەری نیوەی بزوتنەوەی ئیسلامی ڕایگەیاند لە بەرەوەی ڕێژەی یاسایی تەواو دەبووە کۆنگرە دواخرا بۆ 10 ڕۆژی تر ئەو کاتیش بە 2000 ئەندام بەشداری کۆنگرە دەکەین. ئومێد خۆشناو ڕایگەیاند بەڕێوەبەراتی کەشناسی پێشبینی دەکات ڕێژەی بارانبارینی ئەم ساڵیش زۆر بێت بۆ مەبەستە و کەمکردنەوەی مەترسیەکانی دروستبوونی لافا و چەند ڕێکارێک گیراوەتە بەر. هەروەها گوتیشی ناتوانین گرنگتیەوە بدەین کە لافا و دروست نەبێت بەڵام لە ڕێگەی و ڕێکارانەوە دەتوانین مەترسیەکانی دروستبوونی لافا و کەم بکەینەوە. سەرباسی تیوارم پێشکەشکردن کاتێکی خۆش.